خۆراکدان بە باڵندە و ئاژەڵە کەویەکان لە کاتی بەفردا خزمەتە یان زیان. لەگەڵ بەفربارین و سپی پۆشبوونی چیا و شارەکان زۆر بەمان سۆزمان دەبزوێت و ڕادەکەین بۆ ئەوەی دانەوێڵە خۆراک بۆ باڵندە و ئاژەڵە کێویەکان دابنین. بەڵام ئایا ئەمە بەڕاستی خزمەتە یان تێکدانی هاوسەنگی سروشت؟ هەرکە بەفر دەبارێت لایەنگرانی بەزەیی دەڵێن ئێستا کاتی هاوکاریە و سێ بەڵگا بۆ بۆچوونەکەیان دەهێننەوە. یەکەم، باڵندەکان لە برسان و لە سەرمای تاقەت ڕووکێن ڕزگار دەکەین. دووەم، دانەوێڵە وەک سوتەمەنی وایە بۆ ئەوەی جەستەیان گەرم ببێتەوە. سێم، مرۆڤ ژینگەی ئەوانی تێکداوە بۆیە ئەرکێتی لەو دۆخانەدا قەرەبوویان بکاتەوە. لە بەرامبەردا شارەزایانی ژینگە ئەمە ڕەت دەکەنەوە و چوار پاساویان بۆ ئەوە هەیە. یەکەم، خۆراک پێدان، باڵندەکان و ئاژەڵەکان تەمەڵ دەکات و غەریزەی ڕاوکردنیان لەناو دەبات. دووەم، کۆبوونەوەیان لە یەک شوێن دەبێتە هۆی بڵاوبوونەوەی خێرایی ڤایرۆس و پەتە. سێم، هەندێک لە خۆراک و دانەوێڵەکان گەدەیان تێک دەدات و مەترسی لە ناوچوونیان دروست دەکات. خاڵی چوارەم و کۆتایی، ئەوان پێیان وایە سروشت یاسای خۆی هەیە، بەفر فلتەرێکە بۆ مانەوەی باڵندە بەهێزەکان. ئێستا تۆ چۆن دەڕوانیتە ئەم بابەتە؟ لەگەڵ ئەو بۆچوونیت کە دەبێت خۆراک و دانەوێڵە بدرێت بە باڵندە و ئاژەڵەکان لە کاتی بەفربارین، یان پێت وایە دەبێت لێگەڕی سروشت کارەکانی خۆی ڕای بکات؟